شێر دڕندەیەکە کە بە کەڵبەکانی نێچیرەکانی خۆی ڕاو دەکا، زۆر بە هەڵمەتە، زۆر بە هێزە، لەشی تووکنە. ئەوانەی کەوا نێرینەن نێرەکانیان تووشێکی زۆرتریان پێوەیە بە دەموچاویانەوە حاصڵ ڕیش و سمیاڵیان هەیە. ئەوانەی کەوا مێن هەروەکو مرۆڤەکان نیانە. مێیەکەی باریکە، زۆر خێراتر ڕادەکا، چونکە ئەو دەبێت نێچیر بگیرێ و ڕاو بکە. دەنگی شێر پێی دەوترێن نەڕا، بە زۆری لە ئەفریقیا هەیە، بەشێکشی لە کیشوەری ئاسیادا شێرەکان دەبیندرێن. لە کاتی ڕاکردنە ئەوەندە بە سەریعی دەتوانێت بڕوە 95 کیلۆمەتر لە سەعاتێکا دەبڕێ. ئەگەر کەوتە دوای نێچیرەکەی دەتوانێت ڕێژەی ڕۆیشتنەکەی بگەێنێتە 115 کیلۆمەتر لە سەعاتێکە، کەواتە ئەویش ئەگە دەڵی سیارە سەیری کە بەو هەموو ئامێرانی کەوا پێوەیەتی تا 120 دەڕوا زۆر سەریعە. ئەم مەخلوقەی خوای پەروەردگار دەتوانێت لە کاتی ڕاوکردنا تا 115 کیلۆمەتر لە سەعاتێکا بڕوە. تەمەنی لە 25 ساڵی بە زۆری کۆتایی پێدێ، هەندێکشیان تەمەنیان تا 40 ساڵ دەمێننەوە، واتە ئەوانەی کەوا زۆر پیر دەبن دەگەنە 40 ساڵ، بەڵام بە زۆریان لە دەمەنی 25 ساڵیدا گیان لەدەست دەدەن. یەکەم شت زۆر ئازا و ڕەوش بەرزە. شێر ئەگەر بمرێ لە برساندا بە حەیاتی کەلاکە بۆگەن ناخوا. ئاژەڵێک مندار بوو بێتەوانێ و بۆگەنی کردبێ، زۆربەی دڕندەکان دەچنە سەری. قەت شێر ئەگە بمرێ لە برسانە لوتی لێ نادا. هیچ کاتێک نێچیرێک بۆ خۆی ڕاوی نەکردبێ و بەددانەکانی خۆی نەیکوشت بێ نایخوا. شێرێکی تر نێچیرێکی ڕاو کردبێ ئەم ناچێتە سەری. ئەوە یەکێکە لە سیفاتی مەردایەتی. ئەڵە خۆم کە توانای ئەوەم نەمانانی خۆم پەیاکەم مردنم باشترە. ئەوە یەکێ لە سیفاتە ناوازەکانی شێرە. قەت نێچیری ئاژەڵێکی تر ناخوا، دڕندەیەکی تر ناخوا. ئەمجا کە خواردی زۆری لێ دەخوا، ئێسقانەکانی لێ دەکاتەوە، پارچەکان قوت دەدا، تێر دەخوا. کە تێری خوات بەرچاوتەنگ نییە، پڵنگ و ئاژەڵەکانی تر خاک هەڵدەکەنن، ئەی کاتە ژێر خاکەوەڵە ڕۆژکە بۆی دێمەوە، با بەرماوەکەشم خەڵی ئیسفادەی لێ نەکا. شێر زۆر نەفسیەتی بەرزە کە بۆ خۆی تێری خوار بەجێ دێڵێت، با خەڵکی تر لە بەرهەمەکەم بخوا. ئەوە ژێکێکە لە سیفاتە ناوازەکانی شێر. بزانێ ئەم ئینسانە دەوێت بیکوژێ، ئەینا تووشی شێر بووی، خۆتی لێمەدە ئەو لەبەر تۆ ڕادەکا. خوای گەورە بۆچی ئەم سیفەتەی لەو شێرەدا خەڵق کردووە؟ زاناکان دەڵێن کاتێک کە شێرێک ناچار بوو دەمی بە گۆشتی ئینسان کەوت، تازە بە هیچ شێوەیەک بۆی تەرک ناکرێ. ئەمجا بە دوی ئینسانە دەگەڕێ ئینسان بخوا، چونکە گۆشتی ئینسانی ئەوەندە بەلاوە خۆش دەبێت. بۆیە شێرەکانێک کە مرۆڤ دەخۆن و پەلاماری ئینسان دەدەن و گۆشتی دەخۆن زۆر کەمن. ئەوە یەک جار دەمیان تێوە چووە، بەڵام ئەوانەی کە دەمیان تێوە نەچوە تامیان نەکردووە هەمیشە خۆپارێزن لە گۆشتی مرۆڤەکان. دووەم سیفەتی جوانی شێر ئەوەیە کە نێچیرەکەی ڕاو دەکا، نێرینە ڕاو دەکا مێینە. ئێستاوان نەڕە شێرەکە ڕایکرد نێرە شێرەکە نەخێر بە پێچەوانەوە. دایمە نێرینەکە باوکەکە وریای بەچکەکانە دایکە ڕاو دەکا، چونکە لەشی باریکە لە هەڵمەتە ئازاترە و لە ڕاکردنا بەهێزترە. دایمە مێیەکە ڕاو دەکا، نێچیرەکە دێنێ. جا بە زۆری ئەڵێ بە یەکسانی کیلۆ بە کیلۆ قەڵبە بە قەڵبە لی دەکەنەوە، کەستەم لە کەس ناکە. بەڵام کاتێک کەوا زۆر بوون و زۆریان برسی بوو، شتێکی کەمیان دەستکەوت، کاسەی پڕ ئاشتی ماڵە تێک دەچێت. مادام شتەکە کەمە و ئەوان زۆر و برسین، شەڕ لە نێوانیاندا دروست دەبێت. بۆیە لە هەموو شوێنێکە کەوا کاسە پڕ بێ و شت زۆر بێ و ڕسق زۆر بێ، تەبایی هەیە. لەناو ئەوانیش داوایە. خۆشەویستان، کاتێک کە ئەم دایکە شێرە نێچیرەکە دێنێتەوە، یەک تۆزی لێ ناخوا، زۆر ئەمینە، دەیهێنێتە بەردەمی مێردەکەی دایێنێ. واتە حرمەتی گەورە و بچووکی لەناو ئەم ئاژەڵەدا هەیە، بۆیە بۆتە گەورەی دارستان. هەجماڵێک حرمەتی تیا نەما، حرمەتی باوەڵ نەگیرە. مناڵە دایکەکە وتی با مناڵەکان تێر بخۆنم، جا بەرماوەکە بۆ باوکیان دانێن، ئەو ماڵە شیرازەی تێک دەچێت، ئەو باوکە شێر نامێنێ لە ناو کۆمەڵدا. ئەو دەستورە جوانەی کە خوای گەورە ناو ئەمەدا دایناوە. پارچە گۆشتەکان بە ساغی قوت دەدا. بۆ ئەمەش خوای گەورە ئەم سیفەتەی پێبەخشیوە، خۆی فێر نەبووە. گۆشتەکە بە 2-3 کیلۆ بە 1 قەرەت قوت دەدا، نایجوێ، چونکە درەنگتر لە معیدەیە هەزم دەبێت. ئەگە بێت و بەدانەکانی بیجوایە، شێر زوو برسی دەبوو، هەر ئاژەڵی دەدارستانە نەدەهێشت. بەڵام چونکە کۆمەڵ قوتەکان قوت دەدا، ماوەیەکی زۆری پێدەچێت تا برسی دەبێتەوە، پێویستی بەڕاوکردنێکی تر دەبێت. چاوی لە شەوا زۆر بەهێز دەبینێ،
حتا تاریکتر بێ چاوی شێر باشتر دەبینێ چڕنوشی هەیە لە پەنجەکانیەوە چڕنوک دێتە دەرەوە بەڵام تا زۆر ناچار نەبێ ناهێنێتە دەرەوە دەڵێ با کول نەبن سێم شێر کە زۆر بەغیرەتە زۆر ئازایە بەڵام مەغرور نییە ئەها پیاوی مسلمانی ئازاش دەبێ وابێ زۆر ئازایە زۆر بە خەڵمەتە بەڵام قەت غرور نایگرێ بڵێ حیساب بۆ دوژمنەکەم ناکەم نا قەت وا ناکە هەر ئەوەندە هەستی کرد شتێک بەدواوەیەتی یان مرۆڤێک مراقەبەی دەکا یان ئاژەڵێک چاودێری دەکا خوا کلچێکی درێژی داوەتێ 95 سانتیم درێژە یەکسەر بە کلچی هەموو شوێنەکە کوێر دەکاتەوە جێپێیەکانی بۆی دوژمن سەری لێ بتێک بچێ نەزانێ ئەمە جێپێی شێرە زۆر حەزی لە ئیسراحەتە لە شەو ڕۆژێکە 4 ساعت کاسپیەکە باخەکەی حەزی لێ بخەوێ کە خەوتیش چاوەکانی داناخە سبحان الله ئەمەش گەورەی خوایە بۆی دوژمن سامی لێ بکە چاوی هەر کراوەتەوە بە دڵیش خەوتووە چاوەکانی پێڵەکانی لەسەر یەک دانانێ برسی نەبێ پەلامار نادا بۆیە ئاژەڵەکانی دەوروبەری هەمووی دەیناسن بەڵام ئەوەی گرنگە ئەم خوا خالقەیە هذا خەلق الله ئەمە دروستکراوی خوایە ئەو گامێش و کەرەکێوی و شتانە ئەو شێرەیان چاولێیە سەیری چاوی کەن ئەزانن تێرە بەبەردەمیا یاری دەکەن پەلاماریان نادا کە زانیان برسێ ئەوان ڕادەکەن لەبەری هەر سەیری چاویان کرد دەزانن برسێ بە سەیری چاویان دەزانن تێرە ئەوەی زۆر گرنگە بەڕێزان مووی ڕیش و سمێڵی ئەو موانەی کە لە لای ملی شێر هاتون و ئەو تاڵەموانی کە بە سمێڵەکانیەوەن ئێستا عیلم گەیشتووەتە ئەو ڕادەیەی دەڵێ چۆن مرۆڤ پەنجەمۆری هەیە ها ئێمە دەچینە دایرەوە پەنجەمۆرت بکە پەنجەمۆری من لە بەڕێزەدی بەڕێزت لە بەڕێزێکتر ناچێ هیچ مرۆڤێک لە کەس ناچێ سمێڵی هیچ شێرێک لەم دنیادا لە شێرێکتر ناچێ سبحان الله ئەو ئینسان لا إله إلا الله ئەو ئینسان وجدانی هەبێ بەس بە سەیرکردنی ئەم مەخلوقانە یەکسەر لە ناخی دڵە لا إله إلا الله دەڵێ هیچ پەروەردگارێک نییە شایانی پەرستن بێ ئیلا ئەو خوایە نەبێ کە ناوی ئەڵڵایە